ڕێکخراوی سروشتی کوردستان دوو پرۆژە یاسا دەدەدا پەرلەمان کە بریتیا لە سنووردارکردنی هاوردەکردن و بەرهەمێنانی پلاستیک و کاری خۆبەخشی ژینگەی لە کوردستان. ڕێکخراوی سروشتی کوردستان ئاماژە بەوەش دەکەن لە ماوەی ڕابردووشدا دوو پرۆژەی تریان پێشکەشی پەرلەمانی کوردستان کردووە، تەنها فراکسیۆن یەکگرت و پاڵپشتی تەواوی کردووە بۆ پرۆژەکانیان. سەردانی پەرلەمانی کوردستانمان کرد و پرۆژە یاسامان پێشکەش بە هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان کرد. یەک لەو پرۆژە یاسایانە پارێزگاریکردن بوو لە مافی ئاژەڵانی بێپەناگە بە تایبەت سەگ و گوێدرێژ و پشیلە، و هەروەها پرۆژە یاسایەکی تریشان بریتی بوو لە پارکی نیشتیمانی دەستکرد، چونکە ساڵانە لە کوردستانە هەڵمەتی جۆرا و جۆر بۆ چاندنی نەمام بەڕێوە ئەچوو، بەڵام بەشێکی زۆر لەو هەڵمەتانە با بڵین سەرکەوتوو نەبوون یاخود بەهەدەردانی نەمامی تیابوو، و ئێمە دوو پرۆژەیەمان نووسی و پێشکەشمان کرد. دیارە لەلایەن ئەو پەرلەمانتارانی کە لە پەرلەمانی کوردستانی ئەو کاتە بوون هەمویان بەڵێنیاندا کە پاڵپشتی لەو پرۆژانە بکەن، بەڵام تەنها فراکسیۆنی یەکگرتوو بوو و زائیدەن لەگەڵ کۆمەڵێک ئەندام پەرلەمانی فراکسیۆنەکانی تر کە پاڵپشتیان کردوە ئیمزای پێویستی بۆ کۆکرایەوە لە پەرلەمانی کوردستانە کە ئێمە هیواخوازین ئەو پرۆژانە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە ببێ بە یاسا لە کوردستانە. ئەندامێکی فراکسیۆنی یەکگرتووش لە پەرلەمانی کوردستان ئاماژە بەوە دەکات بەردەوام بە دواداچوون بۆ پرۆژەکانی ڕێکخراوەکە دەکەن و واژووی پێویستیشان کۆ کردوتەوە تا بکرێتە بەرنامەی کاری یەکێک لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان. بە فیعلی ژینگەی هەرێمی کوردستان لەژێر مەترسیەکی زۆر گەورەدایە، خوا ژینگەیەکی جوانی پێداوین، بەڵام لەلایەن دەسەڵاتدارە باکەکانەوە ئەم ژینگەیە کەوتۆتە مەترسیەوە لە هەموو ڕۆکانە. ئەم پرۆژەی ئەمڕۆیان بۆ نمونە بۆ کەمکردنەوەی کارگەی سندوقی پلاستیکی پرۆژێکی زۆر جوانە بۆ ڕێخستنی کاری خۆبەخشی لە کوردستانە کە ئێستا کاری خۆبەخشی زۆر بووە. ئەمەش پرۆژێکی زۆر جوانە و نیشانە و سیمای کۆمەڵگەیەکی دیموکراسی. ئێمە بەڵێنیانە دەینێ کە ئیش لەسەر هەموو پرۆژە یاساکانیان نەکەین و بە دواداچوونی جدی بۆکەین. یەکێک لە پرۆژە گرنگەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان بوونی مادەی پلاستیکە کە هەڕەشە لە ژینگەی کوردستان دەکات. ئەوان دەڵێن بەداخەوە بەهۆی بێپلانی حکومەتەوە ژینگەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت. مەترسیەکانی پلاستیک تەنها لە ڕووی علمیەوە توانین بیسەلمێنین، لە ڕووی علمیەکەشەوە بە تایبەت ئەوانەی اختصاصی کیمیایان هەیە زیاتر لەوە شارەزان، چونکە پلاستیک مادەیەکی پۆلیمەریە، لەبەرەوەشی پۆلیمەرە بەهۆی گەرمیەوە کارلێکەکە کە ڕوو ئەدا مادەی ژەهراوی دروستە بێت. بە تایبەت 7 جۆری هەیە پلاستیکەکە، بۆنمونە هەنێک جۆری هەیە تەنها بە 1 جار بەکاربهێنرێت. ژینگەی کوردستان بەوەی بوونی دەیان کارگەی پیشەسازی و خراپ بەکارهێنانی مادە پلاستیکەکانەوە ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکانی زیاتر دەبێت و بەو هۆیشەوە ساڵانە ئاماری نەخۆشیە درێژخانەکان ڕوو لە زیادبوون دەکەن. بێسۆ محەممەد کەناڵی سپێدا، سلەیمانی.